دەڵێی ڕۆژی حەشرە، ئەمە شین و بریانی کەس و کاری ئەو سێ کەسەیە کە شەوی ڕابردوو لە ڕووداوێکی هاتوچۆدا گیانیان لەدەستدا. دوان لەوانەی گیانیان لەدەستدا بران و لە دوای خۆیان حەو منداڵیان جێهێشتووە. منداڵەکانیان هاوشێوەی دایکیان دەگرین و هێشتا بە تەواوی نازانن ئەوەی ڕوویداوە چییە، بێئاگان لەوەی تا کۆتایی تەمەنیان بە بێباوکی دەژین. باوکی دوو براکەیە، دوای بیستنی هەواڵی مردنی دوو کوڕەکەی تووشی شۆک بۆ و ناتوانێت ئەوەی لە ناخیدایە بە تەواوی دەری ببڕێت. نازانم، نەدیتیە. کاتژمێر 5 بەیانە چەند دەرەوانێ ئیشی لە بەگەن لە بغۆ شەمانتۆ شتەکەن ئیتر داوامیان حتا سعات 5-6 تەوا بە ئیتر لە ئیشەکەی خۆیان تەوا کرد بەروو ماڵەوە هێنمانێ کە هاتە بەروو ماڵ هاتن ماڵەوە ئیتر ڕووداوێکی نەخۆش ڕوویاوە پێمان ناخۆش بوو چی بکەن. ئیتر وەڵای تەلەفۆنیان بۆ کرد ژینەکە زۆر خەمی بوو، نازانم لە خۆیان ژینەکە وە تەلەفۆنیان کردی ئیتر تەفکابراایکی خەڵکی سلێمانی ماڵیان ئەوە بە تەلەفۆنیان کردی کاکە جاوەڵی کوڕێکتان هەیە وەرە خێرا بوو خەستەخانە. ئیتر ئێمەش ڕامان کرد لە خەستەخانە و ئیتر بەس خۆشداوە. زۆر سپاس بۆ خەڵکی سلێمانیەکەن کە هاوکاریمان کرد، زۆر خەڵکی ئاسایش و پۆلیسیەکەن کە هاوکاری ئێمە کرد ڕاستی. پێش حادیسە دوێنێ بوو، پێش حادیسە ماوەیەکێک ڕۆژ تەلەفۆنیان بوو کردم تی وەڵی حەزمان لە خواردن بێن خواردن سعات دوێنی وەرەوتی ئەمڕۆ زوو ئیشیان تەوا بوو هاتن ماڵی ئێمە چێ دایمە بەیەکەوە ئێمە ئیتر سفرۆشتم حازر بوون نانمانماتانە لەگەڵ مناڵەکانی خۆیان نانمان خوارد بەیەکەوە. بەیانەکەی ئێوارە تر ئەم کارە سەد ڕوویاوە بەداخەوە. بە دوای خۆیان ئاراس 3 کوڕی بەجێشتووە بەداخەوە، ڕێناس 3 کچی بەجێشتووە، ماهەر 4 کچی بەجێشتووە. ئێمە هاتن بۆ بەزەتی ژیانی خۆمان لە شەڕ دوور بن، بەڵام بەداخەوە ئەم کاسە ڕوویاوە زۆر پێمان ناخۆش چی بکەن دەساتیان نەما تاوە. ئێستا بەنیازن ئەبن بۆ سووریا قامشتۆ تەرمەکان لەوێ ئەسپاریان، بەڵام ماهەر بردیانە ماهەر دوێنێ شەو بردیان بۆ هەولێر. ئەمەش وەسەی دایکی خۆیەتی وتیان ئەبێ تەرمەکە لای خوا نەخوازەوە گەشتێک لە مناڵەکانی ڕوویاوە با تەرمەکان تەنیشتی تەرمەکەم بوو دایکی خۆی وتی مزگنی ئەو کاتە. ئەو ئۆتۆمبیلە کەکری وانێ تۆزێ بە قس و شتمان هێناوە ئۆتۆمبیلە مەنگانە بوو یانی تێگر مەنگانە و قس و شت مەنگانەمان هێناوە. ئیتر ئەو پیاوەش خواڵ ناگردوێنێ شەوژی کابرا هات وتی وەڵای من 3 قسم ماوە لە پارێ تۆمبیلەکە 3 قسمەوە گەردوندا ئازاد ماڵتانەوە بە ئەرێ بەخۆ هەر مەنگەی 2 وەرقە بوو حتا وتی بە 3 قسمات لای ئێوە ماوە خوا ناگوتی گەردوندا ئازاد ماڵتانەوە بێت ڕۆشت کابرا. وەڵای من هیوادارم حتا بتوان خاولێ بخورن سەریع نەبن. چاوی هەموو خەڵکی سلێمانی ماچێکن بە تایبەتی ئەو کەسێکی هاوکاریمان کرد لە خەڵکی ڕۆژاوای کوردستان چاوی هەمویان ماچێکم. هیوادارم حچی ئۆتۆمبیل و شوفێر هەب لەسەر خۆی یەواش بێ، ڕەماشی زۆر لێمەیە لەسەر خۆی بن هادئ بن، قەت ئەوان نەبن پەلەیان بکە بەسەر ئەوە بەروو پێش بچێ. حەزەکەم دائیمەن هەموو لەسەر خۆیان